لەو شوێنانەیە سەردانیکردنی مەیدانی کۆکرا. واتە یەک شتی هەڵبەش هەیە لەم بینەیە ئەم حاڵەتانە ینی هۆشیارەکە هەیە و چی تریش هەیە لەسەر ئەویان کردووە کە هەر لە ساڵی 2020 حاڵەتێک شتێکی بێت کە باستی بڵی بەڵام بەم شێوەیە ینی تەنانەت مافی بەزیاداری لەسەر جەست وڵاتی ئەڵمانی لە ساڵی 2020 ڕایگەیاند کە خەڵیە لە خەتەر لەودادا حاڵەت لە ساڵی 2025 ینی دەستی مەکارمان کۆتوو کە ئەمیش هەمێلایەن پزیشک جارەسەرکارەوە هەمێلایەن ئەو لەسەر شۆکە باوەڕ نەکەن بەڕێزان جاری ئەو گەڵمە جارێکیان خانەی ئەم ڕووەوەی هەندێک کردەوەی هەڵا هەبێتەوە کە گەورە ئەبێت هاتووە کاریگەری ئەبێت لەسەر هەڵسوود کۆتکردنی ئەم کچە لەگەڵ دەوروبەری و دوای ئەوەی ئەو پرسیارە جواب بێتەوە ئەگەر بتوانین کاریگەرە درێژخانەکەشی کێسانە هیچ هاتووەتە بەردەست خانمێک خەتەنەکرا بێت ناحیەی جستەیەکەوە پسپۆری پێویست هەیە لە کەفی تەندروستی تا زۆر بە چاچی تەجویرێکی خوارەوە هەیە وەکو فزوڵ هەیە بیکە خۆی ئەو تەجویری خوارەوە ئەگەر بە حاڵەت ڕووبی هەیە ناخێتە ئەو خوارەوە بەس ئەگەر ناتوان خەتەوە باشە ئافرەتەکە خۆی داوایەکە بە زۆر بۆی ناکرێت بەس تۆ ئەگەر ڕێنمایی لێتێکە ئەمە زەرەری پێگەێنە ئێستا یعنی بەداخەوە زۆر سەرەتا جیهازێکی هێناوە داینەوە دیعایە بۆ خۆیەکە و ئێستا هەموو دەوروبەری سلێمانی سپۆری زۆر نییە ئێستا هەڵەبجە زەمانی سێ کەس ئێستا حەوت سپۆریشان ناوبوو نییە بەس لەوانەیە تەوزیعاتی لۆتەڵی ئەوێ مشکلی کابێتە دەستکارەکە ئەهینا سپۆریشان زۆرە بەس خۆ دەزانی بە حکومی بێمەعاشی بە حکومی مشاکلی دارایی لەوانەیە بەهۆی ئەوە تەوزیعات و دەوڵەتەوە ئەهینا هەموو یعنی لە پێنجێنە حسابی کە هەتا جەلەولات سپۆریشان ناوبوو لا بلاش بس أخي قضية تزوجنا مشاكل إدارية توزيعات باش أنا فوق الله هي كدكتوري كنا جاء أتوانين أنا هي بخبرش إنه يتوانين يعني قبل وزارتي داري صحة لو طلعنا أنا عندي كان طلعت أنا زور بأساني حتى توك بيجي بتزيد ما نعمل زور كمل قراشين بریندار بوون یان شێوەڵێکی جەستەیی کاتێک لە کەسێک خۆی ڕوبەڕووی ئەبێتەوە یان کەسێک لەبەر شاویا ڕوبەڕووی ئەبێتەوە یان کەسێکی نزیکی ئەبینێ کەسێکی نزیکی وای لێ هاتووە کەواتە خەتەنەکردنی منداڵە تایبەت خەتەنەکردنی کچان ئەبێت بۆ چکە خەتەنەکردنی کوڕان شتێکی ترە و بابەتێکی جیاوازە خەتەنەکردنی کچان ئەچوە ئەندامەوە کە مناڵێک کە ئەوەی کە باسی ئەەکەی مناڵێکە لاوەی تەمەنی 2 ساڵ پێ لەوانەیە 3 4 5 زۆربەی ئەو کلتورانێک کە لای خۆمان کردووە مناڵەکە ناکاتە 6 ساڵ ئەم مەراسیمەی بۆ تێپەڕیوە بەسەریان تێی ناگەیەنرێت ئەمە چییە و هیچ مادەیەکی بەنج یان سەڵکردن یان کەمکردنی ئازاد بۆ بەکار نایێنرێت و زۆر ڕاستەوخۆ بەشێک لە جەستەی بەشێکی ئاساییش نا لە جەستەی بەشێکی زۆر تایبەتی لە جەستەی ڕۆژ ئەکرێت و بریندار ئەکرێت ئەمە ئەچێتە بابی ترۆماوە باشە بەڵام چەندێک لەم منداڵانە تووشی ئەنجامەکانی ئەم ترۆمایە تووشی چەندێک لە ئەنجامەکانی ئەم سەربابن ئەمە جیاوازە ئەکرێت بڵێن داتاکەمە بۆ ئەو ڕۆژەش پێوتی من لە ئەزمونێکی کەمم هەیە لە بوارەکەی خۆمان من ناتوانم ئەزمونی من ژیر بکرێ بۆ هەموو کوردستان بەڵام من وەکو خۆم هەتا ئێستا مناڵێکم نەبینیوە ڕاستەوخۆ دوای خەتەنەبینن وەڵام بڵێن ترساوە یا وای لێ هاتووە یا خەری تێکچووە یان وەزعی باش نییە بۆ لەبەرەوەی خێزانەکە خۆیان ئەمە لە مناڵەکەی خۆیان نەکەن لەبەرەوە بێگومان ئەشی شاردنەوە بێگومان ئەگەر هەر حاڵەتێکیشی هەبێ ئەو مناڵە خەمی تێ بچێت بگری ناڕەحەت بێ نان نەخوات هەر شتێکی هەبێ ئێمە لێکەن و مناڵەکە ژوردەوردە خۆی ڕایەتەوە لەگەڵ شوێنە ئەمە ئەنجامە هەنووکریەکانە بێگومان وەسێکی زۆری هەیە بێگومان ناڕەحەتێکی زۆری هەیە ئەنجامە درێژخایەنەکان مەڕووی دەدونیەوە یەکی لەو بەحسانەی کە دوێنێ سێر کرد بۆ ئۆپانەوە پرۆفیسۆر جان ئیلهان هەیە لەوانەیە زۆر بەزانایەکان ویستی بێت کە پرۆفیسۆرێکی دەرونی یەزیدیەکانی زۆر لەسەر قوربانیانی یەزیدی کردووە یەکێک لە لێکۆڵینەوەکانی کە بڵاوی کردوێتەوە لەسەر دەرەنجامەکانی دەرەنجامە دەرونیەکانی دوای خەتەنەکردنە لەو ئیستانبوڵی کە ئەوەلی کردووە لە کوردستانە لە سایە 45 ئەو کشانەی کە ئەو کچکوژنانی کە خەتەنەکراون لە سایە 45یان تووشی حاڵەتی PTSD بوون واتە تەنگەژەی دەرونی پاش زەڕەر لە سایە 40یان تووشی قەڵۆکردن بوون لە سایە 40یان تووشی سایە 30یان تووشی جۆرێک لە جۆرەکانی دڵاڕاکێ بوون و هەموو ئەم ڕێژانە لە چاو لەو شان و ژنانەیە کە خەتەنەکراون زۆر زیاترە لەو کچکوژنانەی کە خەتەنە نەکراون زۆر بەگشتی باسی یەکەم چونکە
ئێمە هەم لە کامپینێکە کارمان کردو ئیشمان بۆ کردووە نێری نەخۆش شتێک نییە ئێمە لە ڕاگەیاندنا باسی بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی باسی حاڵەتەکان دەکەم بێگومان تەندروستی سێکسی یەکێکە لە گرفتەکان لە کۆمەڵگەی ئێمەیە ژیانی سێکسی شتێکی زۆر تایبەتە بۆ قسەکردن لەسەر تاوبۆ لە زۆربەی کۆمەڵگەکانە بەتایبەت لە کۆمەڵگەی ئێمەیە ئەمە وای کردووە کە زۆر لە ژنومێتی گەنج کە زۆر لە ژنومێت بەتایبەت ئەوانەی دەرەوەی شار ئەوانەی ناو شاریش هەندێک جار پەیوەست نییە بە بار و ئاستی خوێنەواری و تێگەیشتنیشان لە دنیا کۆمەڵێک گرفتی سێکسی هەیە یەکێ لەوانە کە ئەوەیە کە ژنومێردێک کارێک لەسەرکای هاوسەرگیریە ترسێکی زۆر بەتایبەتی لە ژنەکە هەیە ترسێکی زۆر هەیە لە پرۆسەی سێکسکردن و لەوەی کە چۆن لەگەڵ مێردەکەیە بێت ئەمە گرفتێکی زۆر گەورە دروست دەکات بۆ خێزانەکە و هەندێک جار چەندین ساڵی پێش وەلیان توانین بەکەس بکەین ومن دائما ئەمیان بۆ ئاساییەکەمەوە پێ من تیانەگەین تۆ ئازانە دراوسێکە چ کێشەیەکی وایە بڵێ نامەڵ تەقان لەبەرەوەی ئەمە حاڵەتێکی زۆر تایبەتە حاڵەتێکی زۆر هەستەوەرە و شتێک نییە لە میدیاکانیشدا باس بکەین بۆیە ئێمە ئەم گرفتانەمان زۆرە و زۆر گەنجیش بەبەرمان بەشێکی زۆری ئەو ژنانەیە ئەو خانمانەی کە حاڵەتانیان هەیە بۆ هۆی تێنەگەیشتنیان لە بوونی زانیاریەکی سێکسی ڕاستەقینە تووشی کێشەکان دەبن بەشێکی لە ئەو پرۆپاگەندانەیە کە بەداخەوە لە خەڵکانی بەردەمەندتر و لە بچان و ژنانی تراوەی بستن ئەوەی لە خەتەنەکردن و زۆر جار لە حاڵەتی تراوە و دۆرشەنە کیسێک نایە بۆ من بەڕاستەوخۆ پێ بڵێن من بێتاقەتم لەبەرەوەی خەتەنەکراوم و گرفتی سێکسی و لەوانەیە بە خەمۆکی هاتوێ بۆلام لەوانەیە بە تەواڕاوکێ لەوانەیە بە زۆر حاڵەتی تر دوای ئەوەی کە متمانەی دروست کردووە باسی ئەکا ئەڵێ من بێتاقەتم لەبەرەوەی توانای سەرجێکردنم باش نییە لەبەرەوەی من چێژ نابینم و سەرجێکردن لەبەرەوە هێرەکەم لێم ڕازی نەکرد دروست بووە ئەمە یەکێکە لە گرفتە باوەکانی کە زۆر لە دکتۆرانی ژنان ئێمەش وەکو دکتۆری دەرونی ئەم گرفتە ئەبینین و مامەڵەی لەگەڵا بکەین تەنانەت ئێمە کەیسمان هەبووە ژن بووە ئەو کاتی یعنی دوای هاوسەرگیریکردنی کەماڵی خەسووی بۆیە زانیانە پێیان زانی کە ژنە خەتەنە نەکراوە تەمەن لەو کاتەیە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ خۆی بەبێ ئەوەی خۆی ڕەزامەندی لەسەر بدات هەستا ڕامانێکی هێناوە خەتەنەی کردووە کەواتە توانین بڵێن ئەمە هەر بە هەمان شێوە پێشێکارێکی ماسی گرۆڤە و لەگەڵ یا سووری بەردەوامی تونتێژی زیاد دەکات چکە ئێمە لە کۆمەڵگەیەکە بین کە ماوەکە قەناعەتیان بەوە بێت خەتەنەکردنی مێنە ئەنجام بدرێت کەواتە ئەگەری هەیە کە بە هەمان شێوە تونتێژی تریش بەردەوامی بێ وەربی پرۆژانێک کە ڕێکخراوەکەی ئێمە لەو ناوچەیە لە ماوەی 3 ساڵە ئەنجام بدا بەڕاستی توانم بڵێم ئەم پرۆژەیە زۆر زۆر سەرکەوتوو بوو من ڕاستی بڵێم کە لەگەڵ هاوکارەکەی خۆمە سەرەتای کە دەستمان بەم پرۆژەیە کرد بە هیچ شێوەیە چاوەڕێی ئەوە نەبوون کە دەرەنجاممان دەستکەوێت کە ئێمە لە پرۆژەکەیە دەستمان کەوت کە ئەویش بە دروستکردنی گروپ و سەردانی گوندەکانی ناوچەکەمانە کرد لە گەرمیانە سەردانی زۆری گوندەکانمان کردووە و لەگەڵیان گروپمان دروست کردووە گروپی خانمان کچانی گەنج بڵێن کە لە ناویانە ئەو خانمانە بەرجانیان کردووە کە پێشتر خەتەنەکراون و هەش بۆ لەگەڵیان دانەدانە لە کچە گەنجەکان و لە ژنان کە خەتەنە نەکراون بەڵام هەر لە گروپەکانمانە بەرجانیان کردووە ئێمە لەم گروپاتایە چیمان کردووە تەبعاً چارەکەکەمان بە 3 قۆناغ جێبەجێ کردووە لە قۆناغی یەکەمە باسکردنی مێژووی خەتەنەکردنی مێینە لە پرۆژەی زاڵبوو بەسەر خەتەنەکردنی مێینە یەکێک لە بەشەکانی پرۆژەکەەوە بکەی دکتۆرێکی بواری ژنان و ناڵانمان بە گوندەکان بەڕاستی ئەو فیدباکانی کە وەرمان کرد یعنی زۆر خۆشکەر بوون چونکە زۆرینەی ئەو ژنانە باسی ئەویانە کرد کە بەتایبەت ئەو گوندانە کەمێک دوورەدەستن ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک سەردانی شارەکان بکەین بچین بۆ لای دکتۆری ژنان و لەگەڵیشیان کچی گەنجی زۆرمان هەبوو کە کۆمەڵێک نەخۆشیان هەبوو لە بابەتی لەسەر ئەندامی زاوزی ئافرەتان ئێمە تەنانەت لە ماڵەوە ئەگەر نەخۆشیەکی لەو جۆرەشمان هەیە هەبوو توی ئەو جۆرە نەخۆشیەشم هەیە بەڵام لەبەر ئەوەی من عیبم لێ دێت ناتوانم لەناو خێزانەکەما بڵێم من ئەچم بۆ شار ئەچم بۆ لای ئەو دکتۆرە چکە ئەو نەخۆشیە هەیە وتی تەنانەت یاوتی من بۆ بەڵێ حاڵەتەش بوومەتەوە ئەوتومان من نەخۆشیەکی تری وتی من
وتم نخوشي كتير ما يسدادي دكتورة قبل أو نخوشية يعني أو فيدباكي تقول ما عندك متابع أو كشك جرجان صوت الخوش خويا تدبري وتيان إما أو زانيا يعني أو إما يعني كدكتورة باسي كل ولا قليا أو هو كان يعني توارد أو جود نخوشي أنا يعني دروس بيت إما يعني زور يعني بباشي ليه في الإنسان أتواني نخوش خوما تستشام كي ولا هنيك أتواني مرة بزور بيشي كدكتورة أحد نقول لك على سري شيء بو المسين أنا بشا جريزكي أو بروجي مكيمة بيشكش مانك بوي أنا أجل هبيت لاري كدرستي براسي زور ضروري زور بيرسا بتعبد بقى بدنا كأولين خزانة كدني مينا خوي تعانا إذا هيش تجي تقلبان كده هالبطلة روزان استيكشوا أو كأنا دكتورة باسيكر يعني خوي مادام تعانا كواتقفل يا ساتانا لا هريمي كردستان لمعلم العراق على جيب يدرابي بيشتر نعمل بيش راستا لا ياساي كتابت مع هيك ياساي برنجان النووي دون تيجي خيزانيا كلا صالي 2011 خوش بختانا لجمارة هشت برلمان كردستان تصديق را ياساك درجو خوي ياساك راستيا ياساي كي بيش كردو خوازي مودرنا بوي قصيدة سرد كم ياساك بقى لبروي راستا ياساي سيزاداني عراقي مهير كجمارة صو يانزي صالي 1969 كالعراق قادر شو تا استاش هلمي كردستان بو ياساك كاركا راستا هناك هموار لهندي مادة أغرياوة أيجو بي أوظروف وملامساتي كلا هلمي كردستان هلا شكل يشكي سكراو دسكار كراو بلا ياساي برنگار بنو دو تيجي خيزاني كلامي كردستان درجوا بتايبتي لما دي دوا فقر حوض باسي بالتجريب كردني بتعوان كردني ختنا كردني مينة كردوا زور مصالحي بعد دو كباسي تعوان كانت أجمالي كردوا فقري حوضتي الله ختنا كردني مينة كواتا ليرا أم ياسايبو بياساي خاص مش قاعدة قانونية هي قالت الخاص يقيد العام. طبعا أنا بو أمر سيأكمل بيشتيش ياساي استزاداني عراقية لما دي جاسول وانزاك أو مادة تايبة تربية جبلو تواني كبرابر بالبروفايتي أكله سلامتي بروفايتي أكله بس ده هدكي عرضو بتري أعضاء يعني واتا برينو يعني بريندار كدني جستي مروفا كان هكا كاتي خوي بيش درجوني أم ياساي أما دي جاسول وانزاي ياساي استزاداني عراقي خوش بختانة كاري بيكراوا لإستاشا ياساكي تنتجي خزاني كان مادة توكال رقم حوتك فقري حوتك التجريمي ختمك الدني تجريم دا إجرام دا إنعوا دا بطمان دا إنعوا ومادة شاشكشي بس لسيزاكاني أكا يعني كان سيزاكي دانا وتنانت سيزاي ظرفي مشدد شي دانا وواتا تنتكردني سيزاكا لسر في إيق لفي أكان وهي أكل مجالها بيكي نسليب بس هو أكيد كياساكا آية تطبيقي هي يعني أسوي سلام بس بقضاء أساكي كباسي تجربي خدمي أكا والله من واقعي حالنا هو سكن كبداخل متى إسلام لا بالنسبة لشيء زي ما نزوتي يعني ما بيجيش النتيجة لشيء كان في الإنسان فتاوكو إسلام أم تاونا كأنجام دراوة هيش كسي دواء تمار نكر سبب شيء لبروي لأساس ما أنت قائلنا أنت ما تحزن بقى هل هو يا ساتر جيك دوتو كدم جريمية يا ساتر برنكان بدو تجي خيزان بدو كان خيزان نتاج مال شوارع بقى ريزبندي أندماني خيزان نتاج مال شوارع هجمات بدو كواتا خلق ناتوانيت يعني روي نارت يعني لبر مسائل عاطفية واجتماعي ناجز كواتو ماركا لسر كسكارك شغل بالنهاية دراسي ناجز دراسي ختني بشكل بكارنا عن دربه شغل دواي شباب سواكي لأساكيا يجي بدو في عقلي خلاص يبقى ختنا كتني يعني أبي بسفر وختنا كتني كسي هان دربه لو عندي شيء دراسي به ترجعي أكاد أولاد أخو خزماتي كواتا أنجو يا ساكيا نابي هاتوا كواتا عندك خزر جنبه
طبعا اما ام چالاکیە بۆ ڕۆژی بەرەنگاربوونی خەتەنەکردنی مینەیە طبعا ئەم ڕۆژە شەشی دووە ئێمە ڕۆژێک پێش ئەو ڕۆژە ئەم ئیڤنتەمان ڕێکخست کە بریتە لە پانەڵێک و پێشەنگایەکی هونەری لەگەڵ دۆکومنتاریەک دەربارەی ئەو عادەت و تەقالیدەکە لەناو خەڵکایە. طبعا خەتەنەکردنی مینە لە ئێستا لە هەندێک ناوچە خەریکە بەرەو کۆتاییەت و بەڵام هەندێک ناوچە تا ئێستا حاڵەتی تایە و تا ئێستا فکرێ خەتەنەی تایە یعنی خەڵک باوەڕی پێ هەیە تا خەڵکیش باوەڕی پێ بێ یعنی ئیشی ئەمە کۆتایی ناتوە. طبعا وەکو داتاکانی خەتەنەکردنی مینە ئەوەیە ئێمە بۆ 2025 وەکو ڕێکخراوی ئەدبی کە داتامان کۆ کردەوە 77 حاڵەت هەبووە کە خوار دەساڵ بووە ئەو ئافرەتانێکی ئێمە بینیمانە کە وەرمان گرتووە 74 لە منتیقەی ڕانیە بووە 3 حاڵەتی لە هەولێر بووە. بەڵام ئەمە تەنها داتای نییە کە بتوانی بڵێ ئەمە بەسە بۆ ئەوەی کە بزانین حاڵەتی خەتەنە چۆنە چونکە زۆربەی دانیشتەکانی ئێمانە بەتایبەتی لە منتیقەیەکی وەکو هەولێر و ڕانیە ئێشتا ئافرەتان باوەڕیان پێ تا باوەڕەکەش هەبێ ترسی بڵاوبوونەوەی هەیە. بۆ ئیشەکانمان ئێمە کراوە تقریبان بە 2 بەشەوە بەشێکیان ئیشکردنە لەسەر قوربانیانی خەتەنەکردنی مینە لە ناوچانێک کە خەتەنە بەرەو خەریکە کۆتاییە بۆی چونکە ئەوان قوربانین و ئێشتا کێشە مەشاکلی زۆریان هەیە و ئیشان لەگەڵەکەین و بەشێک ئیشەکانمان بەرەنگاربوونەوەی خەتەنەکردنی مینە لەو منتیقانەی کە ترسی زۆری خەتەنەیتیایە بەتایبەتی لە منتیقەی ڕانیە و هەولێر بۆیە ئێمە ئیشەکانمان زیاتر لەگەڵ ئافرەتانە چونکە خەتەنەکردنی مینە مۆزوعێکی ئافرەتانە زۆربەی حاڵەت پیاوان تەداخلی ناکەن بۆیە ئیشکردنمان زۆرە لەگەڵ ئافرەتان بەرزکردن و هۆشیاری دەرخستنی لە ئەو لایەنە خراپانەی کە لە خەتەنەوە سەرهەڵەدا و ئیشکردنە لەگەڵ مامانەکانی خەتەنەکردن چونکە خەتەنەکردن پێشتر ئەو ئێستاش مامان ئەیکات و ئیشمان پێشتر و ئێستاش ئەکەین لەگەڵ مەلاکانە و لەگەڵ ئەو لایەنانێک کە معنێن بەم قەزێەوە. وەکو هونەرمەند بەشداریم کردووە و بەم کارە بەشداریم کردووە کە باز لە ئافرەتێکە کات کە لە ناو کۆمەڵگای کوردیە چ غەدرێک و چ ئازارێک ئەبینێ تابلۆکەم تابیر لەوە کات کە بە دوو لایەنە ئافرەت ئازار ئەدرێ هەم بەلایەنی شەڕ و هەم بەلایەنێک کە ئەچێتە بابی خوێن ڕشتنەوە و ئەچێتە بابی ئەوەی کە ئەڵێ خوێنت لە لاشە جیا کەماوانەیە ڕۆحت لە لاشە جیا کەماوانەیە ئەگەر بەپێی کۆمەلگاکەت نەجوڵیتەوە کە بە شێوەیەکی زۆر غەڵەت و بە شێوەیەکی زۆر ناشرین بەناوی کۆمەلگاوانێ شت بەرامبەر ئافرەتەکەن و لە لایەنێکی ترەوە بەناوی کۆمەلگاوە کب ئەکرێن و بێدەنگ ئەکرێن و ئەشاردرێنەوە بەناوی ئەوەی عیبە تۆ کچیت تۆ نابێت ئەم شتانە بکەیت و بەڕای من زۆر پێویستە کە ئافرەتانی گەنج هۆشیار بکرێنەوە ئەوانەی کە ڕۆژتن تازە ناتوان بگەڕێنەوە و کاتیان ڕۆی بەڵام ئافرەتانی گەنج کە ئەمە هەلو فرسەتێکە لە بەردەستیانە بە هەلبی قۆزنەوانێ و چیتر ئەم ڕێگایە نەهێڵن و بیشکێنن ئەم ڕێچکەیە و نەهێڵن ئەمە زیاتر پەرە بچێنێ بۆ گەنجەکانی داهاتوومان بۆ مناڵەکانی داهاتوومان.